دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق دوای کشانەوەی عەدنان زورفی ڕاستەوخۆ مستەفا کاظمی کەسایەتی سیاسی و سەرۆکی پێشووی دەزگای هەواڵگری بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق ڕاستپارت. لە دوای کشانەوەی محەممەد تۆفیق عەلاوی و عەدنان زورفی مستەفا کاظمی دەبێتە سێم کاندید کە لە پاش دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق بۆ وەرگرتنی ئەو پۆستە ڕادەسپێردرێت. شکستی دوو کاندیدی پێشوو لە پێکهێنانی حکوومەتدا و کشانەوەیان وای کرد هێزە شیعەکان چاو بە شێوازی دەستنیشانکردنی کاندیدی سەرۆکوەزیراندا بخشێننەوە بە جۆرێک هەم لەسەر ئاسی نێوخۆیی ماڵی شیعە و هەم لەسەر ئاسی پێکاتەکانی عێراق بە کورد و سوننەش کۆدەنگی لەسەر بێت. درەوشانەوەی لە ناکاوی ناوی مستەفا کاظمی لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا کە هەموو شتێکی لە عەدنان زورفی تێکدا پەیوەندی بە کۆبوونەوەیکی نهێنی ئێوارەی ڕۆژی یەکشەممەی بەغدای پایتەختەوە بوو کە هەریەک لە عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمە و هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح و حەسەن سنەید نوێنەری دەوڵەتی یاسا و نوێنەری زۆرێک لە لایەنە شیعەکان بەشداریان تێدا کرد جگە لە موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر کە پێشتر ڕاگەیاندبوو بەشداری پرۆسەی دیاریکردنی سەرۆکوەزیرانی نوێ ناکات. بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەکەدا لەسەر سێ ئاست گفتوگۆ کراوە. یەکەم ڕەتکردنەوەی تەواوەتی ناوی عەدنان زورفی لەلایەن ماڵی شیعەوە، دووهەم بە کاندیدی دڵخوازی ئەمریکا لە قەڵەم درا، سێم بەهۆی ئەوەی کۆی لایەنەکانی عێراق ڕەتی دەکەنەوە مەترسی دەکرێت عێراق بەرەو جەنگی ناوخۆ ببات. بە لەبەرچاوگرتنی ئەم سێ ڕەهەندە لە کۆبوونەوەی جەمسەرە بەهێزەکانی نێوماڵی شیعەدا بڕیاردرا جێگرەوەیەک بۆ شوێنی زورفی دیاری بکرێت. زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن لە کۆبوونەوەکەدا چەند ناوێک بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران گفتوگۆی لەبارەوە کراوە، بەڵام دوجار هەمووان لەسەر مستەفا کاظمی سەرۆکی پێشووی دەزگای هەواڵگری کۆک بوون، هەرچەندە هەرخودی ئەو لایەنانە پێشتر دژی کاندیدکردنی کاظمی بوون. ئەمەش بەهۆی هەڵوێستی پێشتری ناوبراو لەسەر پێویستی چەککردنی حەشدی شعبی و هێز و گروپە چەکدارەکانی تر و ڕێخستنەوەیان لە ڕێزی سوپای عێراقدا. خاڵێکی بەهێز لە کۆبوونەوەکەدا بۆ یەکەم جار کاری لەسەر کراوە وەرگرتنی ڕەزامەندی کورد و سوننە بووە لەسەر دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیران. ئەمەش بۆ ئەوەی ئەزموونی شکست خواردووی محەممەد تۆفیق عەلاوی و عەدنان زورفی دووبارە نەبێتەوە. بەپێی زانیاریەکان پێش کۆبوونەوەکە و دواتریش بە تەلەفۆن قسە لەگەڵ سەرکردەی زۆرێک لە لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان و هێزە سوننیەکان کراوە بۆ ئەو مەبەستە شیعەکان تا ڕادەیەک و بە چەند مەرجێک ڕەزامەندی کورد و سوننیان بۆ مستەفا کاظمی وەرگرتووە.